دم باش تماشاوان جا من هکارنه لیمل کردستان 24 و برنامه دابش پیشکش دکم. برزان ام جارش ام باسی پرسکی گرینگی روجبی باشوری کردستان کین که ام پرسه بگمان هم بارگرانیا بسر باشوری کردستان اسلیستا دوای هاتنی ورزی زستان زیگبونو ل ورزی زستان ام که شه زیاتر زغبوت و زیاتر باس سردکر اویش مسئله اوارکانه ل باشوری کردستان که وکو استا باس لو دکرید که یک لسرسی خلکی باشوری کردستان پیک هاتوال آواره چه آوانهی بهوی شر و بهوی هاتنی داعش لناو راستو او شینانه کشرتی العراق هاتونتا هریمی کردستان چلا پارچکانی تری کردستان که خلک دربدری باشوری کردستان بوان بگمان دوای اپراسیونی کنترل کردنەوەی شاری مووسڵیش لەوێ ڕۆژانە خەلک ئاوارەی باشووری کوردستان دەبێت ئەوە وەرزی زستانیشی نێزی بووە ئاستی یارمەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان حکوومەتی عێراق حتا ئیمکانیاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەمەر دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ ئاوارەکان ئێمە بە شێوەیەکی گشتی باسییان پرسەکەین حتا بە شێوەیەکی ورد ئامارێکە خەینە بەردەستی ئەوەی بەڕێز کە لە ئێستادا چەند ئاوەرە لە هەرێمی کوردستاندا نیشتەجێن بەڵێ بۆ ئەمە بەسەش میوانداری بەڕێزان تاهر عەبدوڵڵا جێگیری پارێزگاری هەولێر ئەو شاکر یاسین بەڕێوەبەری کۆچبەرانی هەرێمی کوردستان فەیساڵ ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی باڵای کەمپەکانی ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان لە هەرێم بەڵێ بەرزان ئێمە ئێستا لە کەمپی داراشەکرانین کە زۆربەی خەڵکی ئەم کەمپە خەڵکی ڕۆژئاوای کوردستانن هەموو لە دەوروبەری من کە ئێوە ئێستا بینن بەخێرهاتنی ئەوانی شەکەین بێگومان بەڵێ بینەران هەوڵە دەین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەمشەو ڕەوشی پەنابەران و خواستی ئەوان بخەینە بەرچاویەوە ئەچمە لای میوانەکانمان بەخێرهاتنتان دەکەم کاکتار لە بەڕێستانەوە دەست پێکەین وەکووتم وەرزی زستان نزیک بۆتەوە ئۆپراسیۆنەکانی مووسڵیش بێگومان پراکتیزە دەکرێت لەسەر ئارد لەوێش خەلکێکی زۆر ئاوارە بێ ئامادەکاریەکانتان چییە بۆ ئەمە بەسە بەڵێ سەرەتا بەخێراتنی هەموو میوانەکان دەکەین و سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدا سەربەرزەکانی پێشمەرگا و سلااو دەنێرین لە بۆ شەهیدان و لە بۆ پێشمەرگە قارەمانەکان هەروە هیوای چاکبوونەوە لە بۆ بریندارەکان دەخوازیین کە بەڕاستی پێشمەرگا نەبەردیەکی زۆر گەورە دەنوێنی و خەریکە ئازادکردنی مووسڵ بەرەبەرە هەنگاو بە هەنگاو نزیک دەبتەوە لەگەڵ ئەم سەرکەوتنانە ژمارەی ئاوارە ڕەنگە ئاوارەی ناوخۆیی زیاد دەبی کە هەتا ئێستا بە شێوەیەکی ئەو تۆ نییە ئەوەی کە ئێستا تا ئەو دەقیقەیە کە گەیشتە سنووری پارێزگای هەولێر کە لە کامپی خازر وەرگیراون لە میانی ئەو دوو ڕۆژەی ڕابردوو خۆی لە نزیکەی 1100 کەس دەبینیتەوە کامە لە ڕاستیدا تا ئێستا ڕەنگە شەڕ و شۆڕەکە نەگەیشتە ئەو جێگایانەی کە خەڵکەکی زۆری هاوڵاتیان زیاتر بێن بەتایبەتی کە شەر نزیکی سنتەری شاری مووسڵ هێشتانەکە نزیک نەبووە بەڵام ئامادەکاری کراوە لەو بارەیەوە ئێستا چەندین کام لە خازر و لە حەسەنشام لە نێوان هەولێر و مووسڵ دروست دەکرێت کە لەسەر بودجەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیە و ئامادەکاریەکان دەکرێت چکە ئەم سیناریۆیانە و ئەو پێشبینیانە هەر لە دەمێکەوە کراوە کە ئەگەر بێت و ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ دەست پێ بکە بێگومان دەبی ئامادەکاری بکەین و ڕەنگە ژمارەی ئاوارەکان باسی ئەوەی دەکرێت ملیۆنێک باسی ئەوەی دەکرێت ڕەنگە 9 ملیۆن ویان کەمتر هەڵومەرجەکە ئەوە بڕیار دەدا چۆن دەبی بەڵام ئێمە پێشببینی ئەوەی دەکەین کە ژمارەی ئاوارەکان زۆر بەڵام ئەوانی ئێستان ئەو کەمپانی ئێستا هەن بەڵێ ئەوەی ئێستا 13,000 خێوەت ویان چادر
ئامادە دەکرێت بەشی نزیکەی 8,000 ئامادە کرایە ئەوەی تریش ئیشی لێ دەکرێت بەشی زۆری لەسەر بودجەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیە بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای هەولێر و نزیکەی 3,000شی لەسەر بودجەی UNHCR سەربانەتەوەی گرتوەکان یارمەتیەکانی وەزارەتی کوچ و کوچبەرانی عێراق لە ئاستی پێویستدایە بۆم ڕەوشە؟ بەڕاستی ئێستا لە قۆناغی ئێستا تەنیا ئامادەکردنی کامپە و پێداویستە سەرەتاییەکانە دواتر ڕەنگە هەوڵ بدەن کە یارمەتی تر پێشکەش بەوانە بکەن کە دەگەنە ئەو جێگایانە ئەو کەمپانە بۆ ئەوانەیە کە پێشتر هاتون بوون نمونەوانەی لە ڕۆژاوی کوردستان هاتون ئەوانەی پێشتریش لە ناوچەکانی تری عێراقەوە هاتون ئەوانەی تر وەکو پێویست نەبووە تا ئێستا بە تایبەتی لە بۆ پەناهەندەکان لە بۆ ئەوانەی لە ڕۆژ ئاوای کوردستانەوە هاتینە وەزارەت شتێکی ئەو تۆی نەکردە شایانی بازبی بەڵام زیاترەوەی کردی لە بۆ ئاوارەی ناوخۆیی ئەوانەی لە سنووری پارێزگای ئەنبار و سەلاحەدین کە لە کامپەکانی دیبەگا بەشێکی لە کامپەکان لەسەر بودجەی وان دروست کرایەوە یارمەتی تریان درراوە بە هەندێک یارمەتی تر بە هەمانجی لەگەڵ پارێزگای بەڵێ کاکی تایر ئەوانەی ئێستا دەستگای خێرخوازی بارزانانی بۆ ڕۆژی ئێستا بوون نمونەوەکو داراشەکران چ ئامادەکاریەکتان کردووە بوون نمونەوە وەرزی زستان نزیک بووتەوە لەوانەیە کێشە زیاتر ڕاستیدا ئێستا ئێمە زیاتر جەختیمە زیاتر لەسەر ئەوەیە کە ئەوەی لە مووسڵەوە ئاوارە دەبی و زیاتر هەموو چاو هەمووی پێشببینیەکان ئامادەکاری پێویستان کردووە بۆ ئەمان ئەو ڕۆنیەوە زیاتر لە 3 ساڵ و نزیکەی 4 ساڵ و ئەوانەیە لێرەنا لەبەرەوەی جۆرێک لە ئیستقراریان هەیە بەڵام بێگومان پێداویستی هەیە و زیاتر ئاژانسەکانی UN زیاتر خەریکی یارمەتیداری کامپەکانی پەناهەندەنا ڕێخەراکانی نێودەوڵەتی لاستی پێویستدا بوون یارمەتیەکانیان بێگومان وەکو پێویست نییە ینی بەشێک لە ئەرکیەوە سو کردووە بەڵێ بەشێکی کردیە بەڵام زۆر پێویستی زیاتریان هەیە و هەندێک کاریان کردیە بەڵام ئێمە پێشببینی دەکەین چکە ئەوان ئیمکانیەتی زۆری وڵاتانی ئەوروپی و وڵاتانی تریان لەبەردەستیە دەبواە و دەبێ زیاتر خزمەتی پەناهەندەکان بکەن بە تایبەتی چکە کەسی تر ئاوریان نێناداتەوە زیاتر حکوومەتی عێراقی ویان وەزارەتی کۆچ کۆچبەرانی عێراقی زیاتر سەرقاڵی ئاوارەی ناوخۆیی بەلکاک شاکر وەکو بەڕێوەبەری کوچ و کوچبەرانی هەرێمی کوردستان زۆر جار ئاماری جیاواز بەڵاو دەکرێتەوە چ لە زاری بەرپرسەکان بێ چ لە زاری چاودێرانی ڕەوشەکە بێ ئەمانەوێت ئەگەر ئامارێکی وەرتان لابێ ڕێژەی پەنابەرانی باشووری کوردستان ئەوانەیە کە خەڵکی باشووری کوردستانی ئێستا لە باشووری کوردستان بە هەر هویەکبی چەندە؟ سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئەکتار و بەرای عەزیزم هەروەها سەڵاو لە پێشمەرگە شادی ڕۆحی شەهیدەکانمان باش شیفای عاجل بداتن بۆ بریندارەکانمان سڵاو بۆ ئێوەش خۆشەویستان و هەروە بۆ جەنابەت سپاس ئەگەر بچینە سەر هجرە خۆی هجرە کێشەیەکی ئالۆزی جیهانیە بەس بەرەوکی ئێمەی نەگرتووە بۆ یەکەمین جارە ڕێژەی هجر لە سەرانسەری دنیا لە 62 میلیۆن کەس دەپەڕێت ئەمە کاسەتێکی گەورەیە بەیەکەتان لە جیهاندا بەڵێ بەڵێ ئەمە نسبەت بە کێشە هجرە بەڵام دوای بەهاری عەرەبی دوای 2011 ئەوەی کە حەسانەکە ڕواندا لە ناوچە وای کرد کە بە حقیقەتەن کێشەیەکی زۆر ئالۆز لە ناوچە ڕووباتن ئێستا هەرێمی کوردستان کە ئێمە تەماشا دەکەین مەجموعەیەکی زۆر چین و توێژی ئاوارەی لێیە بەڵام کە ئێمە بە شێوەیەکی ئاکادیمی ئەگەر بچینە سەر پێناسەکردنی ئاوارەکان مەجموعەیەکن ئەتوانین لێکیان جا بکەینەوە بەڵێ ئێمە زیاتر دواتر قسە لەسەرەوەکەین کاک شاکرەکە ئەمارەکان ئێستا دێمە سەر ئەمارەکان دێمە سەر ئەمارەکان بۆت لەبەر ئەوە من حەز دەکەم ئەوە بڵێم ئێستا لە هەرێمی کوردستان هەموو چین و توێژ ئاوارەیەکەیە کە نازەحەکانی ڕاگوێزراوەکان لە هەرێمی کوردستان هەن ئاعیدین گەڕاوەکانمان هەن لە هەرێمی کوردستان واروها لاجئ کە دوو شێوازی هەیە پەنابەر و پەناخواست لە هەرێمی کوردستان دەژین سارەی ئەوە مەجموعە خەڵکی ترمان هەیە ئاوارەی تۆبارانەکانی سنوورن ئەمانە هەموو ئەبێتە ئەرک بارگرانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەحقیقەتەن بە پێی ئەو ئامارەی کە ئێستا لە بەڕێوەتی کوچ و کوچبەرانی هەرێمی کوردستان هەیە بە کەرکووکەوە 2 میلیۆن و 400 هزار کەس دەبێتن لەوانە زیاترین ڕێژەیان نازەحەکانی جنوب و وەسەتی عێراقن کە ڕوان لە هەرێمی کوردستان کردووە ئەگاتە چا لەسەر لە کوی یەک لەسەر سێ دانیشتوانانی هەرێمی کوردستان ئێستا لە پەنابەر و نازەح و گەڕاوە زیاتر لە سەدا 33 بەڵێ بەڵێ بەپێی ئەو ئامارە ئێمە چونکە ئامارەکان گۆڕانکاریان بەسەردێ شەرت نییە ئامارەکان ئامارێکی واقعی بن ئەم ئامارانە ئاماری نافەرمین چونکە گۆڕانکاریان بەسەر دێتن بەڵام ئێستا ئەوەی لە بەردەستی ئێمەدا هەیە ئەم ئامارە لە ئێمە مەوجودە ئەمە ئایا ستانداردی جیهانی تێپەر کردووە؟
ام ريج اگر اما تماشای هرمی کردستان بکەین و مقایسه بکەین بەراورد بکەین لەگەڵ دەوروبەری خۆمان بەحقیقەتەن ئێمە فەخر بە هەرمی کوردستان دەکەین بۆچ چونکە کە تەماشا دەکەین زیاتر لە 2 میلیۆن ئاوارە و نازح و گەڕاوە و لاجئ لە هەرێمی کوردستان هەیە و هەروە مەجموعە قەیرانێکیش ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویتەوە ئێستا بە درێژای 1050 کیلومتر پێشمەرگەکانی ئێمە ڕوبەڕووی دژمنێکی زۆر گەورەی جیهانی بودنەوە لە جیاتی هەموو جیهان شەڕی ترۆ دەکاتن ئەمە دوو سارای بڕینی بوجە و موچە لەلایەن عێراقی فدراڵەوە ئەمەش کەشەیەکی ترە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە من دەڵێم هەرێمی کوردستان نسبەت بە لوبنان بە ئوردن بە تورکیا و بە مصر و هاتە دەوڵەتەکانی اتحادی ئەوروپیش نمونەیەکی زۆر جوانی و سەرکەوتوو بووە لەبەر چی چونکە ئێمە هەرێمێکین بەشێکین لە حکوومەتی عێراقی فدراڵ سارەیەوە کە هاوکاریمان بکاتن هەندێک جار بێدەنگ دەبێ یان هاوکاری ناکات کەواتە سەرنجێکی گرنگی تو ڕۆژاند ئەویش بێگومان خەڵکی باشووری کوردستان ئێستاش لەگەل بێ زیاتر لە 600 گوند بەهۆی هەبوونی بارەگەکانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچە سنووریەکان ناوچەکانیان چۆل کردووە بۆ نمونە لە سیدەکان هەیە لە ئامێدی هەیە حتا لە هەرچی پارێزگا هەولێر و سلێمانی و دووک هەیە ئەم خەڵکەش زۆر بەیان لە هەشتەکان دەربدەری ئێران بوونە گەڕاونەتەوە گوندەکانیان نەیانتوانی بچنە ناو گوندەکانیان ئەکرێ لە ڕووی ئەکادمیە لەبەرەوە زۆر قسە لەسەرماکرێ تەصنیف بکەیت بە کورتی تەصنیف بکەیت کە ئاوارە و نازەحین و ئەگەر ئێمە بچینە سەر پێناسەکردنی هجرە لە هەرێمی کوردستان دوای دروستبوونی حکوومەتی عێراق بەحقیقەتەن سەهم و بەشی ئێمە ئاوارەبوون بووە معانات بووە ئازار بووە بەڵام من دێمە دوای قراری جەزایی ساڵی 1975 کە ئێمە ئاوارەی ئێران بووین سووریا بووین تورکیا بووین دوای ڕاپەڕینەوە توێک خەڵکێکی زۆر پەیتا گەڕاوە هەرێمی کوردستان تا ئێستاش لە یازال ئەو خەڵکە لە دەرەوە دەگەڕێتەوە هەرێمی کوردستان هەشا هێشتا نەگەڕاونەتەوە بەڵێ هەیە ئێستا نەگەڕاتەوە ئەمانە ئێمە ناومان ناوە گەڕاوەکان تا ئێستا 255 هزار کەس لە سووریا و تورکیا و ئێران گەڕانەوە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پێویست قەرەبووی ئەو خەڵکی کردوتەوە بۆ گوندەکانی نەقل کردوتەوە مجموعە 4000 گوندی وەرامان هەبووە مجموعەیەک ئەوەدان کردێتەوە بەڵام لە باشی پەکەکە چەندین ساڵە لە کەمدایە ئێستا دێمە سەر ئەم بابەتە ئەوانەی کە لە کەمپەکاندان وەکو مجموعە کەمپێکمان هەیە لە سنووری پارێزگای هەولێر ئەتوانم کەمپی سیدەکان کەمپی وەرتێ کەمپی حەمێ ڕواندز ئەو کەمپانە بوو کێ دروستکرا بووم هەندێک حاڵاتی ترانزیتیان هەبوو بۆ نەقل و هەندێکیان منشەجەکردن تاکو و خانوبەریان بە دروست بکرێتن زیاتر لە 6 تا 8 هزار خانوو بۆ ئەو خەڵکە دروست کراوە 2750 کەس قەرەبوومان کردوتەوە بە بڕی 20 میلیۆن دینار بۆوان لەبەر بڕینی بوجە و موچە لەلایەن حکوومەتی عێراقەوە پرۆسە بەس هەمووان نەگرتووە جان هەموویان نەگرتوتەوە پرۆسەکە ڕاجیرا لەبەر بڕینی بوجە و موچە لە هەرێمی کوردستان ئەمە نسبەت بە گەڕاوەکان بەرنامەیەکی تر کە لە هەرێمی کوردستان هەیە کێشەیەکی ترە بەحقیقەتەن ئەویش کۆچی نایاساییە کۆچی نایاسایی ڕەوەندی کورد دەرەوەمان هەیە مەجموعەیەکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان بەحقیقەتەن ڕووی کردە هەنداران بۆ بتوانن ئیقامەیەک لە ئەوروپا وەربگرێتن وا بیان دەکردەوە ئەوروپا بەهشتێکە بەڵام کە گەشتە وێنەر تەماشایان کرد ئەوە بەهشتێکی خیالیە ئێستا ئێمە محاوڵە ئەکەین بەڕنامەمان هەیە چۆن ئەتوانین ئەو خەڵکە بگەڕینەوە بە هەرێمی کوردستان تا ئێستا زیاتر لە 38 هزار کەسمان بۆ هەرێمی کوردستان گەڕانەوە و ئەمڕۆژ ئێمە بەرنامەمان چۆن وڵاتانی ئەوروپا بەڵێ ئەمڕۆژ ئێمە بەرنامەمان هەبوو لەگەڵ نوێنەری اتحادی ئەوروپی بەرنامەیەکمان هەبوو بە ناوی بەرنامەی ئێرین کە ئێمە چۆن بتوانین هاوکاری ئەو خوشکوبرانە بکەین کە دەیانەوەی بە ئارەزوی و خۆیان بگرێنەوە هەرێمی کوردستان ئەوانەی ناوچەکانی تری عێراق ئەوانەی ئەو ناوچەنێکی کێشە و شەڕی لەسەرە ئەوە دێمە سەر لاجئەکانی کە لە هەرێمی کوردستان هەست لاجئەکان کە لە هەرێمی کوردستان هەست بەس لاجئەکانی کوردستانی ڕۆژ ئەوانین کوردستانی باکوورن هەیە باکوورمان هەیە بۆ نمونەوە کەمپی مەخمود زیاتر 12000 کەسی لاجئی باکووری تایە لە کەمپی باریکە لە سنووری پارێزگای سلەیمانی زیاتر لە 6000 کەسی کوردستانی ڕۆژهەڵاتمان هەیە بێژگەلەوە کە لە ناو شارەکانەدا بەڵێ کێشەیەکی تر کە لە هەرێمی کوردستان هەیە بەحقیقەتەن کەسە بەسی لێوە بکەین بەنظەمی زۆر مهمە ئەمەیە لە ڕێژەی 1 میلیۆن و 670 هزار نازحی جنوب و وەسەد کاتۆنەتە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای دهۆک 185 لە دەرەوەی کەمپەکانن 115 لە ناو کەمپەکانن لە سنووری پارێزگای هەولێر و سلەیمانی 198یان لە دەرەوەی کەمپەکانن 102 لە داخلی کەمپەکانن ئەمە نیشانەی ئەوەیە ئەوانە لەگەڵ ئێمە بەشدارن لە کەهرەبا لە هەموو خەدەماتی تر لە ئاوارۆک بنگە تەندروستی پەروەردە هەموو شتەکانی تر ئەمە مەجموعە خەدەماتەکەن کە خەڵک نایبینێ بەڵام ئەمە بوویتە ئاکە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئەمەینە جەم کاکی فەیساڵ ئیسماعیل کاکی فەیساڵ تۆکو ئەندامێ جواتە بڵند یا
کمپین پنابرین روشاوی کردستانی بله. لور دنهادا به چند سال هاتین هات نور تی گوتن کو بردام تنجی کنه کی شانجی ودگرنا روشاوی کردستانی با کی گشتی است علی کاریان است دابینکرنا خدمت گزاریان بو جالیه خراوی نف دولتی و به جالیه حکومت هرم کردستانی و به هونچا دنرخین گلو براستی سالا پیشی گو خاف خلکت مهاتن کردستانی پنابر بون هاتن درباز بون بری خودان پنابریه نه هاتن وک خو ببین پنابر ها دیتن وکی گو برادرین وانا وکی گو است می و وک هون وکی است میکن وکی ولات میکی وکی همی ما بری خدا کردستانی امن چون ترکیه یا امن چون اردن یا امن چون وایدی چکمی او برادر منا ام به یک بشی قومینا ام همی کردن مجبوریه که مهاتن حکومتی هرمی کردستانی است کی زور بلند پیشوازی و خلکی مکر و خدمتی زور کردن تی بیرامن روجا از چون پیشوا روجا کمین هاتن گورگوس که کامپ گورگوس که دامزران 7000 کس یک روجه دا دعینی روجه دا خوارن و آب و خاکون و همیتشتو کن پیدا کردن زور جار خلکی جا علی کاری دیگر لام بحثی علی فرمی دیگر ام از علی فرمید که میت حکومتی هرمی کردن روجا اینه بو جناب پیارزگهری دو که نوزاد ارک خوی تواور ابو گوکاری بود دو که دعینی روجه دا همیتشتی آرزواری هولی بله یا دیجی خلکت هرم کردستانی جی زنگین و دیندار و انا همیجی از به واجبی خرابون خدمتکی زور کن بو علاوه ادنا وادا یعنی چون پیشوازیا و کرد الگورگوس که از رقم یک چون پیشوانا یعنی پاشی قیرانی سر کردستانی چی بو هندک کیمایی زور کامپ ما چی بونا او کیمایی امجید زانن انه زور الهرمی بویا چونکی او منظمات و رخراوی ناف دولتی گلکی ماسید حقی ملتی مده کرند حقی کامپاکی مده کرنا یعنی حتی انها بنک کی ترندرستی نظامی هل کامپاکی نکرد اللي گلک رخراول بره هنا رخراول وهمیجی گلک جمع هنا ایگوت پروژناتین او پروژه ما وک ملت نپیوستنجی وکی کامپ جم پینو پیوستن خدمات یعنی مثال کی بچوجک آن مثلا بیوتی بلاستیکی الجمع دانینا 5 بیت بلاستیکی ویدن هر یکی جوانا که 12500 دلار تکلیف دبه مالک تنجی استفاده ایت کی او يعني بروجني فاشل جما بيكتينن او بروجه عندك دراسي سروانا به عندك متابعينينا يعني اما مشكله من او برسي كريج حوال وبرادر اجينو باشا كي مراقبه سروا منظماتا چمكي هرمي كردستان وكي هريمه نوكي دوله وكي بسر عراق وغيردايا دستلاتي هرم جي سروانينا اما برس دكنج حوالا دستلاتي سروانينا جو كاربن و بروجه تغییر بکن هو من برپرسی وان کمپان گلو نابجنه به وی آوای کار دکن داست خدمت وان کمپان مدنگی خو گهاندی پارازگرجو مگهاندی کوچو کوچ برانجی مگهاندیت مکتب برپرسیت هرمیت ات پاراستنجید بین اشایسی بین ات حکومتی بین همید جا دنگی خو گهاندی هندک جی تشتید حکومتی و گریدای گورین چید به آریکاری و پیشکتن چید به ات منظمات بجن مدستلادی زین یو انجارک ما تهدید کرد ارزاقی خلک ما قد کرن جی 32 دلار کم کرن 21000 دینار رغم وقالك مال محروم جي كرنا وهمي جي بيوستيا يا دواجي امهين حمي بنا خوازن يعني ام نبونا بنا برجي راتب جنينش كثيره وخلق قيراني سر كرساني عراقي جيبو او قيرانا هاجي ظلمك الفاكس ابويا بإراداي حكومتي بإراداي ما ظلمك زور المنتي ابويا چمكي نراتبها ونأيجي مايا يعني وبسروي تجي ارزاق يجي قد كرنا او ارزاق از هيفيد من رقم يك ارزاق وگرنش خلكيت مارا بري تاميد او بروجي ديجي ات خرابي جو او منظمات ناف دولتي تين دراسي كي رسمي بكن بري جو تورن بروجي خو تنفيذ بكن يعني هندك بروجي تنفيذ من جما في ديما مطلق شش ريخراو هاتنا او كامبي ما يدار شكران بس عنف ضد المرأة باشا ما ام دجمني عفرتي خونا ام دجمني مالي خونا نبوي رنجي يعني جركي هندك اف دراسات شي بيش بعمل سرنج كسرنج راكش بكو افريقيا خراوي دولتي كنت بيجي داستي بيد فيدانينا بخدمت كرنا بل كاك طاهر كريمه بين باس يوبكن ام بنابره زور كرول هرمي كردستان كا ام بنابره وكو كاك شاكروتي لصدا نوت لفران باريزغا لصدا هاشت بونمون لدوك همو يچنا ناوخل كوا يعني ام كسانا رك ناخر ان كان بكانوا يعني بيتوانيه اما بخو كشي كي تردرس كلنا لناوخلك خوي لراستي دا يعني اما هول ما نداوا كبزوري او انا ببين كامبكان ارزو من دانيا
ئەوانەی کە توانای ئەویان هەیە کە لە دەرەوە کار بکەن تێکەڵ بە هاوڵاتیانی خۆمان بن لە شارەکان و بتوان خۆیان بژێنن ئەوە ڕێگریەک نییە لەوەی کاوان بتوانن خانی بەکرێ دەگرن بەڵام هیچ ڕێسا یاسایەک دانراوە هیچ ڕێشتێکەیە بۆ ئەوەی ئەوەی لێرێ بە ئارزوی ئەوەی بێوێ لە دەرەوە ئەگەر کارێکی دەست بکەوی ویان بتانی ژیانی خۆی دەبر بکە ئەوە دەتوانی لە دەرەوە بشی ئەوە بە تایبەتی ئەمە لەسەر کوردانی ڕۆژئاوا ئێمە ئەو فشارەمان نەکردیە کە ئەوان مقەیەت بکەین ویان وابەستە بکەین لەوەی ئیلا دەبی لە ناو کامپن لەبەرەوەشە دەبین بەشێکی زۆریان تێکەڵ بووینە ئیندیمازیان کردیا کار و کاسبی خۆیان دەکەن لە ناو شارەکان و بە شێوەیەکی ئاسایی بەڵام لە بۆ ئەوانەی کە مەترسیان لەسەر هەیە وەکو ئەوانەی کە لە شوێنەکانی دەوروبەری شەڕ و دەوروبەری مووسڵ و ئەوانەی تر لە شارەکان هاتی ئەوانە ئێستا لە ناو کامپەکاندانا و لێکۆڵینەوەیان لەگە دەکرێت لەلایەن ئاسایش و لەلایەنە پەیوەنددارەکان لە بۆی بزانرێ ئەوانە چێنانەوەک مەترسی دروست بکەن بەڵام ئەوانی تر هاتون ئەوان بەشێکی زۆریان کە ئەوانەی بۆ نمونە لە پارێزگەکانی سونەنشینەکان هاتوون ئەوانەی بەهۆی شەڕی داعشەوە بۆ نمونە وەکوەکە قەزای شەقڵەوە شاری شەقڵەوە سنتەری شاری شەقڵەوە ڕێژەکەیان زۆر لە باس دەکرێت کە لە ڕێژەی خەڵکی شەقڵەوە زیاترە ئەمە بخۆی کاریگەری سلبی نابێت لە مستەقبەلان ئەمە بەڕاستی ئەگەر بێت و بمینێنەوە ماوەی زۆر ببیتە مای ئەوەی کە دیموگرافی شوێنەکە یان ناوچەکە بگۆڕن بێگومان کاریگەری سلبی دەبی حکوومەتی ئێران بەڵام ئێمە چاوەڕێ ئەوەی دەکەین کە ناوچەکانی کە لە ژێر دەسەڵاتی داعش بووینە ئەوانە ئازاد ببن ڕەوشەکە باشتر ببی ئەوانە دەگەڕێنەوە و خۆشیان دەگەڕێنەوە بەڵام ناوچەکانیان وێران کراوە حکوومەتی عێراق لە 2015 بڕیارێک دەرکراوە کە هەر کەسێک لەو ناوچانە بێتە هەرێمی کوردستان دوای 5 ساڵ ئەتوانێت وەکو هاوڵاتی کێرە هەموو ڕێوشێنەکان بوو دەستەبەر بکرێت لێرە بژی پێت وایە ئەمانە بگەڕێنەوە نەخێر ئەمە شتێکی ئۆتۆمان نییە کە یاسایەکی ئۆتۆ نییە بەڵکو ئەوەی لێرەیە هەر ئەوەندەیە کە دەتوانی لێرە بژی بەڵام بەشی زۆریان ناتوان خان و بکڕن تەنیا ئەوانەی کە ڕێگا پێدەدرێن لە ڕێگەی ئاسایشەوە ڕەزامەندی دەدرێ ئەوەی تر بە شێوەیەکی کاتیە ئەنێما لەوەی دڵنیاینەوە هەولیش دەدەین و بەشێکش لەوانە لەو ڕۆژانەی دوایی بەشێک لەوانەی کە ناوچەکانیان ئازاد بوون گەڕانەوە لە گوندەکانی حاجی عەلی دەوروبەری منطقەی گەیارەوەوانە گەڕانەوە بەشێک لەوانە و دڵنیاینە لەوەی کە بەشی زۆریان دەگەڕێنەوە چکە بەرژەوەندیەکیان نییە لێرە بەڵام ئێستا لە هەڵوو مەرزێکی ئەوهادا لە کوردستان دەژین ئەوە دیارە هەڵوو مەرزەکە تایبەتیە و من لە بۆ سەرنجی ئەوەی پشگیری قسەکەی ئەو مامۆستا بەڕێزە دەکەم بەڕاستی زۆر لە ڕێکخراوەکان دێن ینی بەداخەوە وەکو بڵێ هەندێک لەوانە وەکو بزنسەکی لێ هاتیە وەکو مەزدەرەکی کەسبی لێ هاتیە کە بەناویەوەی هاوکاری پەناهەندا دەچن لە کامپەکان ئۆفیس دەکەنەوە کە ڕەنگە هەوڵ بدەن کە خۆیان بژێن ویان سوء ئیستیفادەی لێ بکەن کە وە لە بەو ئەو مەبەستەی ئێستا بڕیاردرا وەزارەتی ناوخۆ ویان حکوومەتی هەرێمی کوردستان کە سنتەرێک ئێستا دروست بووە JCC پێ دەڵێن واتە سنتەری ڕوبەڕووبوونەوە هەماهەنگی و ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان هەر شتێک دەکرێت هەر هاوکاریەک پێشکەش بە ئاوارەی بە پەناهەندەی دەکرێت دەبی لە ڕێگای بەڕەزامەندی پارێزگا و حکوومەتی هەرێمی کوردستان بی یعنی ئەمە لە ساڵانی ڕابردووە تا ئێستاش ڕەنگە ئاژانسەکانی UN زۆر ڕێکخراو هاتینە هەندێک کاریان کردیا هەندێک مساعداتیان پێشکەش کردیا کە وەکو باسی کرد مامۆستا پێویست نەبووە شتی گرنگتر بەڵێ فەیساڵ لێ داوامان کردووە لەلایەنە پەیوەندیدارەکان ئەڵێن ئێمە هیچ دەسەڵاتێکمان لەسەر ئەو ڕێکخراوانە نییە بەڵێ ئەمە بەڕاستی ئێمە ئێستا ئەمە ڕاستە لە ڕوویاسای وەکو بەرپرسێکی میری تا ئێستا بەو شێوەی بۆ بەڵام بڕیاردرا کە هیچ هاوکاریەک بەبێ ڕەزامەندی پارێزگا محافەزات لە هەر شارێک پێشکەش نەکرێت بۆیە ئێستا هەر ڕێکخراوەک بێ کارێکی خەیرخوازی بکە لێرە دەبێ بێت مراجعەی پارێزگای هەولێر بکە لە بۆی ڕەزامەندی بدەین لە چ شوێنێکیش دەکا و زۆری یارمەتیەکەی چ شێوەیەەکە و ئاژانسەکانی وێنیش بە هەمان شێوە هەماهەنگیان لەگەڵ ئێمە هەیە بەڵام ئێمە زۆر جار ناچار بووینە کە یەکێک هاتیە دەیەوێت هاوکاری پێشکەشەکە گوتمان با ڕێگای لێ نەگرین هاوکاریەکان پێشکەش بکە هۆکارەکەی زیاترەوە بووە
بله که شاکر بگومان ما فی پنابران هست او ما فی لچارچوی جارنامه ما فکانی مروی جهانی اشارتی پدروا که کسی که به هوی شرع به بیروبوچنی سیاسی و به هوی نتویه به لشین که ظلم لبکری درب حتی لرو شرعیه و شریعت اسلامی شو امریکا پدروا که کمالک ما فی دبی بودابین بکری بلام بمشی و زورا که آوارنه هاتون تحریمی کردستان تویی هم آوارنه زور به زور یان لدروی کمپ کانجی پیتوایا اما فعلا خدمتی خلکی کردستان که ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ یاساکانی دەوڵاتی یا مافی پەنابەر یا جارنامەی مافی مرۆڤ ئەمە هەندێک بڕیاریان داوە سەبارەت کە دیفاع لە مافی مرۆڤ دەکاتن هەر کەسێک ئازادە هەر شوێنێک هەبێت ئەتوانێت بۆی مراجعە بکات لەوێ بژیتن بەڵام ئەمە ئەگەڕێتەوە لەسەر هەڵسو کەوتی ئەو دەوڵەتە کە چۆن وەری دەگرێتن ئەیا ڕێگای پێدا ئەوەی لە کوردستان دەتەعامل لەگەڵ دەکرێت بەسم لێرە لە هەرێمی کوردستان بەحقیقەتان بە نەزەری من ئەگە بگەڕێن بۆ معالەکان زۆر زەحمەت بێتن هەروەکو مامۆستا باسی کرد لە ڕۆژێکدا لە کەمپی کەوەرگۆسک بە مەجموعی کەمپێکی تەواو دامەزرا و ئەو خەڵکەری نیشتەجێ کرا و خواردنیشی بۆ ئامادە کرا بەڵام ئەگەر لە ئەوروپا بێتن نەخێوان نییە دەبێتەوە محامیەک بگری چێتە محکەمە داوا تەقدیم بکەیت دوای 24 ساعت خۆت بناسیێنی بەدەم و دەستگای حکوومەتی ئەو وڵاتە دوای ئەوەی محاوەڵە ئەکرێت تاکو مافی پەنابەری پێت ئەدرێتن چونکە ئەم برادرانە کە ئێستا لە هەرێمی کوردستانن وەکو لاجە ئەمانە پەناخوازن پەنابەر نین چونکە بە شێوەیەکی موقت لێرێنە دوو بەیانی مەسەلەن سووریا وازیان ئارام دەبێتەوە دەگەران شوێنی خوان بەڵام من حەز دەکەم بچمە سەر بابەتێک باسی کەمپتان کرد کەمپ ئێستا لە هەرێمی کوردستانی نزیکەی 50 کەمپ هەیە کەمپی ئستاندارد و غەیری ئستاندارد هەندێکیان ترانزیتین هەندێکیان هەمیشەیین ینی جێگای بەشێکی زۆریان خەڵکی کرێتەوە لەبەرەوە شوێنیە مەبەستم ئەمەیە یعنی وا بیر نەکەنەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیویستووە کەم دروستکە هاوکاری خەڵک بکاتن ئەگەر 100 کەمپیش دروست بکەین هەر کەمپێک کە بتوانێت دەڵێن 1000 عائلە دەگرێتن هەر عائلەیەک 5 نەفەر بێتن ئەکا چی 100 کەم دروستکەی ئەکا 500,000 نەفەر لە خۆ دەگرێتن ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە مەجموعە کەمپێکمان هەیە 10 کەم تایبەتە بە پەناخوازەکانی کوردستانی ڕۆژئاوا 23 کەممان هەیە سەبارەت بە نازدەحەکانە 6 کەمپی کۆڵمان هەیە بۆ ئاوارە گەڕاوەکانی خۆمان یەک کەمپمان هەیە بۆ برادرانی لاجئەکانی کوردستانی ڕۆژهەڵات ئێمە مەجموعە کەممەکان هەیە بۆ برادرانی کوردستانی باکوور بەحقیقەتان بە دامەزراندنی کەم چارەسەری کێشەی هەجرە ناکرێتن ئەمانە ترانزیتن بۆ کاتێکی موواقەتە لەبەر ئەوە دەبی بیر شتێکی بکەینەوە هەکر زۆر بە کورتی بە نەزەری من حکوومەتی هەرێمی کوردستان و ئاژەنسەکانی نێودەوڵەتی لەگەڵ حکوومەتی عێراقی فدرال دەبێکی میکانیزمێکی هاوبەش پێک بینن بۆ ئەوەی ئەو هاوکاریەی کە لەلایەن وەتەکانی کۆمەڵبەخش لە ڕێگای ئاژەنسەکانی نێودەوڵەتی کە دەگاتە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بە حکوومەتی هەرێمی کوردستان ببەخشن بە نەزەری من ئەمە پرۆسەیەکی سەرکەوتوو دەبێت بەڵێ بەرزان بێگومان لە ڕووی پەیامنەرەکانمانەوە لە کەمپی عربەت لە شاری سلێمانی کە زۆرترین ڕێژەی ئاوارەکان کە سونیرە و پارێزگەلەوەیە هەروەها دومیس لە باژارێ دووکێ کولەوەرجی کە پرانیا ئاواران دناوەیە کەمپێدانە هەردووکی هاوکارانم هاژە غەفور لە کەمپی عربەت و مەسعود محەممەد لە کەمپی دومیس لە دووکی لە گەمانە بەڵێ هاژە ئەمێ بێمە لای تۆ لەوەیە کە ئێستا ئاوارەکان بینەری بەرنامەیدا بێژن لەسەر ڕەوشی خۆیان پێم باشە سەرنجی ئەوانیش بزانم خواستی ئەوان چییە ینی داواکاری ئەوان چییە لە ئێستادا هەکار سڵاو لە ئێوە لە بینەران و بیسەرانی کوردستان 24 ئێستا من لە کەمپی ئاشتیم لە عربەت کە ڕێژێکی زۆر ئاوارەی تێدایە و ئاوارەکانیش چەند بەشێکن زیاتر لە 60 ماڵی ئاوارەی شەبەکی مووسڵی لێیە ئەمانە کە کوردن و لێ دوای داگیرکردنی شارەکان ڕویان کردوتە شاری سلێمانی و لێرە نیشتە جێبوون لەم کەمپەیە و زیاتر لە 150 ماڵی شنگالی لێیە ئەوەی ئەژمێنێتەوە کە نزیکی 3000 خێزانی عەرەبی لێیە کە ئەم کەمپە گەورەترین کەمپە لە ناوچەکە جگەلەوەش کەمپێکی دیکەش هەیە کەمپی باریکە کە ئەویش ڕێژەیەکی زۆر زیاتر لە ئاوارەی تایە لەم کەمپەیان نیشتەجێ بوون ئەوەی ئەبینرێت لێرە لەم کەمپە ئەم ئاوارانە کە لێرەن تەنها لەژێر خێمەیەکی قوماش یاخود نایلۆنا ژیان بەسەرەبن کە لەگەڵ نزیک بوونەوەی وەرزی سەرماوسۆڵە ئەمە بارودۆخیانە من پێم خۆشە لە نزیکەوە لەسەر زاری خۆیانەوە گوێبیستی داواکاریەکانیان بن یاخود بارودۆخ و گوزەرانی ژیانی خۆیان لێرەوە باس بکەن سڵاوتان لێ بێ و ئێوارەتان شەوتان باش منەمەوێ بچمە سەرەتا بێمە لای بەڕێزێ کاک ئێزەت وەکو سەرۆک خێزانی ئەم خانەوادەیە سڵاوە لەوێ ئێوە
چۆن ئەژین لێرە ڕەوشی ڕۆژانەی ژیانتان چۆنە بە کوردی قسەمان بۆ بکەی باشترە بەهۆیەوەی ئێوە کوردی شەبەکی مووسڵن وانە چۆنە ژیانتان لێرە چۆنێک گوزەرێنن والله باشن لەگەڵ نزیک بوونەوەی وەرزی سەرما و سۆڵە ئێوە چۆن ئەژین لێرە والله ورده سولان بو ما دينن نوت دين مدينن وزع ذكر نوت او وزع كردي نوت بو عائله كان حمو و معليش محتاج لين وضع كولي لا باشا زور باشا يعني الاقليم كردستاني مرتاحا هيك يعني كشمانيه الحموتشت وضع معنا زور لا باشا يعني بالاخص يعني قاطع لي الشبك كشيني هيك نيه الحمد لله زۆر باشە هەموو پێداویستەکانتان بۆ دابین کراوە لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە ئەو پێداویستیانەی کە زەرورە لە ئێستا بۆ وەرزی سەرما دابین کراوە بۆ هەموو خێزانەکانی ئەم کەمپە اريها حمو كذا كامل يعني بيوست معنا نوت يناورو وممكن بيشت بيت دهروج تليفون كده بو مع عزات بو بودن دوشك بطاني بدن بو مخيم ومنظمه كي قلت انت برا كما مخيمات دريم طازه بو حمو عائله كان كباش كان بويان وزاد كان بو ما مساعدات دينت هرمانك مغذاء دينت ومساعدات دينت منظمات حمو منەمە بچمەلای ئەو خاتونەش کە وەک وەزانرێ کێشەکان زیاتر ڕوبەڕووی خاتونەکانە بێتەوە بەهۆیەوەی مناڵەکانتان سەرمای ئەبێ لە وەرزی زستانە ئێوە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ ئەو کاتە چی لە مناڵەکان ئەەکەی ئایا هەموو پێداویستەکانتان بۆ دابین کراوە لێرە؟ والله يستباشا يعني جليك يا هيان وزعك يا ابو ماني مش يعني محافظه كريد في الرمانه دايا ومدرسه كشباشا بيلاويان هيا هم وزعك يا ابو مان يعني هم محافظ ما كرديا هم يعني باشە داواکاری و چییە لە چاو ژیانی پێشووترێکە لە شاری ئەنبار بووی لەگەڵ ئێرەیە داواکاری و چییە یاخود چیتان بەسەر هاتووەتانەوە چیتان هەبێ لێرە وەکو ئەو کاتە بژین والله لبري هيش ما نبونا بس دايامي و باشا يعني حال ما يستاهل الحمد لله باشا لبري باشترا بەڵام بچمەلای و بە ڕێزانەی تریش سڵاوتان لێبێ ئێوە بارودۆخی ژیانتان چۆنە ئەمە و کۆزانرێ چەند خانەوادەیەکن لێرە کۆبوونەتەوە ئەیانەوێ بینەری بەرنامەکەش بن لێرە خۆیان ئاگیان لەو گفتوگویانە بێ کە بەڕێستان ئاماژەتان پێکرد سڵاو لێبێ بارودۆخی ئێوە چۆنە لە ناو کەمپەکەیە كمبكا باشا كمبكا او منظمه يونسيار توفير كريم مخيم مشمع دوشك بطانيه منظمه قطري لا الاحمر قطري او يزور كريه بلديه منظمه يونسي ار توزيع ديك حموي ومنظمه سيدي او هرمانج خواردن ديال التوزيع ديك ناو كمباي و اسايشي ناحيه عربد لقى العالم معاملة شباشة أمن سدتشم سليماني هوية خوم ناو سليمان دقرم كس ما بنحاسب ناكد زۆر باشە کەواتە ئێوە ڕاهاتوون بەو بارودۆخەی ئێرە یاخود پێتان خۆشە کە ئێستا هەزانرێ ئۆپراسیۆنی مووسڵ دەستی پێکردووە و پێشمەرگە پێشڕەوەیەکی باشی کردووە بەڵام ئێوە یعنی لێرە ژیانتان باشە یاخود داوا ئەکەن بگەڕێنەوە هاوکارم هاژە لە کەمپی عربەت بینەران بێگومان سەرنجەیەکی کۆمەڵێک ئاوارە لە کەمپی عربەت وەرگرتووە کە ئەو کەمپە زۆرترین ڕێژەی ئاوارەکان لە سنووری پارێزگای سلێمانی لەوێدایە چم دچمە جەم هەفکاری خۆە مەسعود محەممەد لە کەمپا دومیس مەسعود دەم باش هەکرد کورتیش بەرک و وێرێژی میێوانێکی زۆرمە هەنە بزان بین گەلو سەرنجە ئاواران و نەها تەماشەوانین بەرنامەی منە چییە هەکر کورتایی بله دم باش بیتن دیار السنور پرزگاه دو که زتری 700,000 پنابر و آوران هنه کد 22 کمپان دهاتین بناجه کرن 18 کم جوانا بجین تایبتن پاوران و دیار 4 کم جوانا جی تایبتن به پنابران و کمپا دو میسه که یا تایبت پنابران روشاوه کردستانه و دازتر دمین اگر از یک سر گلوان آخوه مکانه برای دمه که هون یعنی گهداری پروگرامت کن هون مدبینن ها دمات این خواب ببینن گلی و دخازی و گازنت هوا چنا یا راو شود نوا کم پدا چویا بید وین جانش وراتینه دابین کردن یا جیب گشتی گوتن اول سروی پروگرامت چیا دست بکیم خیرات نواد کن هم پیروز بکن افسر کفتنا پیشمرگاج بو سروک حرمه کردستانی دخازی ما انه ارزاق عالمی قد کرنا قالك جي اصلا
بو عالمش چبونا مالش كان ورا زاق قد كريا بو تقريبا صاركي قسمكي قد كرن وقسمكي فقران شكيري هاتي قد كرن اج منظمه وياد دو قالك عملاء اطفال تشيبوا زارو قالك تشي شغل ناشنا مدرسه ام دا خواسكن كو اريكاريا مدرسه بكن اريكاريا وعا ولكن اوي طلبه وانا قرب بو خاطري تعلم خو بيك بينه زور باشا قلنا هذا السر في برنامج شانيرينا تا دخوازين تا دەستپێ گەدەم خێراتنا قەناتاوەتکن و سپاسیا حکوومەتە هەرێمە کوردستانتکن و تایبەتی مالباتە ئەمە لە بەرزانی سەرکەفتنێش پێشمەرگەرە خوازن و سەرچاغێژ مالباتێ شەهیدارم خوازن اگه بحثی گیرو گرفت و آستان گید ویرب که جیانه چنا ژیانە vê dê خۆ نەجای حکوومەتەدا لی حکوومەتەدا gelek باشە بەش عالیە منەزەماتەدا تکارێ بێژی باشە نەباشە ئەمالی هەیە ژالی منەزەماتەدا هێوەکن هاکە دەست پێکردنا خانیا چێتکن قاعدا چێتکن ژن کارە چێتکن شن کارە چێ ناکەن دبێژن بێژ معاقار چێکن معاقارە نەحمی معاقار چێتکن زور باش كم قدر مختاري بكن عمر مختار يراكو بربرسي يعني همو مختارات نوفا كان بادو ميزدا قشت يعني زاتر زان يعني مشكلة خلقي زاتر شند نوفا كان بيدا دەستپێک ئەس سپاسیاوێ بەرنامجەوات کە گۆدەنگی مە بگە هەمی جیهانێ و هەمی کامپاژی ئەم کیموکی ماسی خوا بێژن بگهنە سەرانسەری جیهانێ مە هەندێکی ماسیێت هەنە هاتونەکی کردن لەوێ دێ مەسەنە وەکە قیرکردنە شۆرعا وەکە ئاواکردنە خانیە ئەڤوارێ چێکردن وەکە شەبەکەت ئاوێن هاتی درستکەن مثلا اف تشتيت بروجي ورنا دونان فيديت يعني كامبا دوميس كامبا كبر فرها مثلا جلاي جغرافي را ان كامبا كا يدس بيك 2012 هاتي چكن حميد بنابرت روج اوفا هاتنا فيديج الكامبي دي بلاف بونا يعني او بروجي هاتنا دونان گلكي سركفتنا 2015 2016 هاتنا تنفيذ كن جلاي يونيسي اري ان حكومه هرمي ان وكا بارز دوكي هاتنا چكرن يعني الفيدي بس او كي ماي فيغا فيت ماي محتاجيت ماي هري زود هم بيجن قير كرنا شرع آوا كرنا قاطع. بله هكار است خازن فيج بيجم يعني الفيجي هكار بيجم سالم سعيد طاهر برپرس راگاندن و پیوندیان البورد کاروبار مرواتیک و سرپرستیوان کمپات که خوشحالی و کوجی آماده کاک سالم يعني تبشتش با کیشا و گیرو گرفت ناو کم پیدا دیتن هین برپرسیارنج يعني و تشکیل یا گلب کورتی آیا پید وی زوستانه هاتینه دابین کرن بو وا کمپا بله براستی وکی مختاری جی آماجه پیدای که کمپا دومیس ای کم بو که هات یادانان یا پنابرد کود روجاوا و مزنترین کمپ بول عراق همیه افرو که ام بینین که جوازیه گلک مازن هیا گل دست پی که هاتنا پنابران بوی کمپی که گلک خدمت هاتنا پیشکش کرن او که هرچند گلوان جوازیانی و چه گورین کرن بله ما هرچند بیت ریکت نافخوی گلک یت سرکی ما چکرینا خاطینا قیر کردن دبل درسینگ خاطینا کردن جو بارت و خاطینا چکردن و بردوام جی او قاطعت کو او خیمت عشوایی اوت کو پنابر نافدا بوینا وکی اودیت کو نظامی خاطینا دانان ندگشنا موافقو افروکه اف کمپو دومیز یا هات یا ریخست دمیان دیاره گلک کورتانی ورز زوستانه و چکیری پدوی زوستانه بله پدوی زوستانه جی بله سپاس چنا بیتن کاتینا و که کو شوینا پدویستیت خو نتگشت دابین بکن گاز یا سرات یا بلاف کردن افسال کمپا دومیز جی و پدویستی دی زوستانه جی داینا بله راستی زوسپاس باوجی بله کار از وگر من استودیو فرمون بله سپاس بار دافکارن من هاج غفور لکمپ عربیه سلیمانیه و مسعود محمد لکمپ دومیسی یا دهوک سپاس بو بله تماشاوان نجام بردام دکین و که هند بینن بشه که زور زاروکان وره گلو چاره نویسی وان زاروکان ده برف کی وچید پروسه خواندنه لوان کمپان بوات که دابین کرن نات که دابین کرن ام دی وی پسیاره بگمان آراسی میوان خو کین لمچینه جم هنده که اولاد کیده که بکرسایی کرم که سرنجاته دست پی کدا بله کرم که ام خیراتنا وقت خوازن و میوان واوا سپاس و وکا کرده کی روز آوا هیرو کام دبیجن براستی بلکه ام بونا باره کی گران سر هریمه بس ام بهیوینا کم نظامات دبستان ما مامسته ما کیمن ام بهیوینا کو کانبن معاش مامستان زیاده بکن وکو تاگو و کلول که کردستان اینا ام هیوی آمد دوان دا مایی و ام بجنا خال بر پیشمرگی خال تاوینن و شهید کرد و کردستان تاوینن
و براستي كيماسينا هين بيتر هانا جبر نها جفستان تي دوی کامپی مزندا من زمان حیشتی چادری تنه آوا کرن و گلک چادر هین آنا او قطعه که و ایل و ایج جه 528 قاعده نه جه کامپی کامل حیشتی قاعده آوا کرن بله آنا جوستانه قدینه ته ام بهیوینه کم نظمه بلکی کانبن جوا فقیر و فقار الجامع زور هنه معاق هنه كان جوانا رج آوا بكن وام سباسيا واد بله سپاس کرم که ماما کر سرنجات جی اگر بکرتای بس کیش و غاز نت خو کرم که ساعت خوش ام خير هاتنا قناة قناة 24 دكن ام هيفينا قناة يعني دائما بنيفا ملده ام ايش وجاني خوش وارا سپاس اگر کیشن خو بجن جلا کو دل مهندک مایا و ام خير هاتنا هر سما موستاج دكن و ايرو ام بيجن ام دلقي حزين ودلق كيفج ام سري خوش بيش مرقي خورا اوي ايرو السنقر هذا طوينا اوي ايرو اوي ايرو برافانيه مام سپاس بوتا ما بحثي كي مقاسان كي جبر کو دم مهندك بله يما ام پنابري روج آوا روج ام هاتين هره وقما موستا ابو ردور قوتي يعني ام هاتنا مالا خدا وك سروق جوتي ام نميفان ام هاتنا مالا نا دا خازيتا چه زبستان نزيك دبه بله يعني دا خوازيه ما قلق هنا يعني ام ملات فقير دا خوازيه وا قلق هنا مهم ترين دا خازيه كيري كي بيجي ام هاتن ام ايرو كدنا مرحله قدا او مرحله كردستان عراقي كتي تيدا تفهم كرد دفي ام كردي روجافا جبانقا مشواره دفي ام ج تحمله بكر يعني اب نخوشيل ايرو السر اقليم كردستان دتين وابيش مرقم سپاس بوتاكر قالك سپاس كره وبارزه كرم كه سپاس درجه كون خيرات نگشتك از مدرسه بس دا خاطر خو بيجيب كرتي تقال براستي قال لك هر یک جي خود ايش خود بينه مثلا مدرسه براسي وجه دم قلت ام ما زانت چه كرم كه بيجي مدرسه چه سنجاتا كيف كرتاي مدرسه وقلتنا هجر ملتك تخازي وينا بكو جد بيجي ويج تعليمي بحر مينه براي من هكا انظر صفي نها نيزيكي حفتي طالبي تصفى كده يتبولك كده براستي مدرسه ما مستجير دفين مدرسه مثلا صفوف قال لك يا راسي ايش مدرسه ما مستا براي كيشي دوروني هنا كيشي اجتماعي هنا دمالي ملتزماتي وانا تننا وقلت ان فصل زفستاني نيزيك بويه تدفئه ما تدفئه غيري مجال انه باب للجيكين برادر الجيكين براسي مهم هاجر طالب مدرسه وقت مثلا باب ناشغل ويغاسج اليكي براسي مشكله قال كي مظن هي يعني ناب انسان توينا بحر مين سرج اساسي بل سرنجا ببوره يعني مدرسه مثلا ثانوي مستقبل بانزارو طالب صفي نا شهاده دستينه دبيت ما درمت انسان بشي قال كي اسخازم ناس طالب بكالوريا دايتو بمباوي كابزين سرنجا زارو كم زانن قال سباس كرم كه دست كده از بخير هاتنا قناة 24 وبخير هاتنا مهواني ويجي دكم بله ام ايرو راستا ام بنابرن ام هاتنا بدي ام نلجم كسي غريبن وبشغلي صال كيا ام يعني بنابري ما قالكي اي شيء وهنا قالكي زحمتيات بينن افصالك ارزاقي قد كرنا سربي ملتي وسي بحري قوي ارزاقي وقد كري جامره قالكي فقير وما دياوانين كشغل كري واجينين وتشتكى تيجي وزني بدا ما ازبيجم انه مستوصف جي قالك نخوشي ما هنا الفيديو مستوصف درمان نهائيا مستوصفي مدنيين جاريد حبي سر ايش ددان او جي حبجي قطبونها هناك هنا اي شيء وانا كي زحمه وكا شكر وكا يا ضغطي وانا ما دياوانين بكرن شغل كريوانين المنظمات ونا عالم حمو بطاله ترانين درمانه بكرن قال اسبازاي سرنجا دايش كرمك جيهان سينو بتريه از بهيفي ما بس ايك بين نافمت كار بكن بس ضمير هبه وهرتشت باشه ضمير تاني هبه شو موظفك يعني نا قالك ري خراوه حكومه تاريميه حكومه عراقيه الجماعه كار كريد ناف ملتي ما ادبيجم ضميري يجي هبل فروشه وتمام ناكي يعني كيفك واجبي خوناك اصلي خدمه وزاريه نوتشا تعاملات تعامل نخوشه
سيرب يعني على الأغلب تعاملنا خوشة يك هر يكتي تتحس مالاوي مملكاوية كستنا تشكوى بقدمينه يك تعاجز بك أو مسؤولة يك تاني نازك جي بيف تكسي ناسناكي تتبا جالي كار بك أف موضوع جالك سباس كواتا كاك طاهر سرنجي لا سرنجي أخيرا خاتون ودس فيكي بله طبعا دزانن كروشي حكومتي هريمي كردستان شونا اما استا لجير قيرانة زور قوري داراینا و بداخو وضعي خومان زور خراب بەڵام کۆمەڵە خزمەتگوزاری سەرەتایی هەیە بۆ نمونە خواندن بۆ نمونە مستەوسفێکە بێ نەخۆشخانە بێ ئەمە گە تەماشا بکەین دەبین لە بەشێکی کوردستان هەر خوێندن نییە ئەسڵەن و ئەوەی تریش و موچەی مامۆستایان نییە مەعاژ نییە یعنی خوێندنەکەش زۆر بە زەحمەتی حکومەتی هەرێمی کوردستان لەو وەزع خراپەی ئێستا لەو ڕەوشە دارایی باوەڕ ناکەم بتوانی کارێکی ئەو تۆ بکە بەڵام ئەوەی ئێمە پێمان دەکرێت لە ڕێگەی منەظەماتی یوئێنە کە ئێستا زۆر وەکالاتیان هەیە لێرە ئاژانسەکانیان لێرە ئیش دەکا یونیسف مەسئولە لە بەڕێوەبرنی قوتابخانە و دابینکردنی قوتابخانە و منەظەماتی ترەوەی پەیوەندی WHO بە هەماهەنگی حکومەتی هەرێمی کوردستانیش هەوڵ بەڵێ کاک تایر زۆر بە کورتی هیچ شتێکتان لە بەردەستدا هیچ ئەلتەرناتیڤێکتان هەیە کە بتوانن ئەم خواستانەی ئەمانە بەشی کەمیان بەڵێ ئێمە منەظەمات بە بەردەوامی دێنە لای ئێمە ئێوە حکوومەتی هەرێم وەکو پارێزگای هەولێر بنمونە لە سنووری پارێزگا ئێمە نووسنگەیەکمان هەیە کە ئەوانە ئێمە سەرپەرشتی کاروباری منەظەمات دەکەین و هەمویان هەماهەنگیان هەیە تەنسیق دەکەن لەگەڵ ئێمە بۆ ئەوەی بتوانین خزمەت گوزاری پێشکەش بەکەم بکەین و لە بۆ نمونە ئێستا لە وەرزی زستان نزیک دەبتەوە ئاگاداری منەظەمات کایتەوە کە سوتەمەنی نەفت بدات بە کامپەکان لە بۆ لە پێش هاتنی زستان دابش بکرێ و نەفتە بۆ ئەوەی بەشێک لەو پێداویستیانەوانە دانیاتوانی ئێستاوات بەم خەڵکە بدەیت کە بەشێک لە خواستەکانی ئەوانەی سەرەکینەوەوانە ئێستا باسییان کە چارەسەر بکرێت بەڕاستی منەظەماتی UN دەزانی ینی ئەوان بەڵام ئێمە زەختیان لەسە دەکەین و داوایان لێ دەکەین کە خزمەت گوزاری دەبکرێەوە ئێستا ئەوەی کە دەیبینین ئێستاش لێرە هەندێک ئیش دەکرێت وەکو ئەو شەقام و هەندێک کاریدی ئەوە بێگومان ئەوە لەگەڵ پارێزگا بەڵێ کاکی شاکر ئێوە وەکو بەڕێوەبەری کوچ و کوچبەرانی هەرێمی کوردستان گلەی ئەم خەڵکە لەسەرەوەیە منەظەمات وەکو پێویست نییە لێرە وەکو پێویست یارمەتیان نەدێ ئێوە چیتان کردووە هەر لە شارەکانی تریش لە کوردستان بە شێوەیەکی گشتی هەموو دەموزگا حکوومەتی هەرێمی کوردستان بە ئێستاشەوە دوای بڕینی موچە و بودجە لەلایەن عێراقەوە لەسەر ئاژانسەکانی دەوڵەتی وەزارەتی کوچ و کۆچبەرانی عێراقە حقیقەتەن دوای ئەوەش لەلایەن وەزارەتی ناوخۆوە تعلیماتی ژمارە 7 دەرچووە ئەو تعلیماتە مدیریەت دانراون بۆ سەرپەرشتیکردن و تەنزیمکردنی کاروباری ناو کەمپەکان بەڵام بەڕێی من ئەوها باشە حقیقەتەن حکوومەتی هەرێمی کوردستان زەختێکی زۆر لەسەر عێراقی فڕاو بکات بە تایبەتی وەزارەتی کوچ و ئەنێواڵێن زەخت ئەمە چەند ساڵە ئەوارە لێرە هەر زەخت بکە ئەنی تا ئێستا نەکردووە دەبی زەخت بکاتن چونکە بەرپرسیاری یەکەم بۆ دابینکردنی پێداویستیەکانی ئەو خەڵکی لە هەرێمی کورد بەتابەتی نازەحەکان ئەگەر بێتن عێراق پێداویستەکانی نازەحەکانی خۆی دابین بکاتن ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێتن کردوێتی بۆ 205 نەخێر سیارەی ئەوە کە ئێمە مذاکرە تەفاهممان هەیە لەگەڵ وەزارەتی کوچ و کۆچبەرانی عێراقی فدرال و سێ ممەسلیە لە هەرێمی کوردستان کرایەتەوە بۆ ئەوەی بێن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بن بۆ تەنفیزکردنی پرۆژەکان بەڵام بەلایەنی وەزیرەکەشی کوردە نەکردووەکو پێویست مەبەستم زانین چۆن لێرە زۆر ڕاشکاوانە با بڵێ حقیقەتان بوویتە کێشەیەکی سیاسی لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدرال حقیقەتان ئەمانە بوتینەتە قوربانی کێشەیەکی سیاسی مەسلەیەکی حکوومەتی عێراق لە سەردەمی مالکی 1 ملیارد و 800 میلیۆن دلار تەرخان کرا وەکو بودجە بۆ هاوکاریکردنی ئاوارەکان لە عێراق و دوای ئەوەی بەڵێ کاک شاکر ببوورە زۆر دەمێمەکێ مایە کاکی فەیسەڵ سەرنجاتەژی کێکو بەرپرسێک من ئەوا هەندێکی ماسی نەگوتن چمکی خۆستن تشندی بێژنی ئێ من ئەدبێژم هەندێکی مای سەرەکە کورتایی هەمە هەبۆکی ئەو کام حاجەتی غرفەت ویلادەیە لینە 40 کیلومتر دووری بەلەدا ئەمە نکارن هەندێک پیرەکیمە سیارە دەوەلدینە ئەوە زۆر خراپە ئەمە دخوازن منەظەمات و ڕێکخراوێتن سەیدای تاهەر تشتێکی باش گوت تەنزیم دەبێ ئەم دخوازن ئاریکاری ئەنجومەنی باڵەکەی کامپار بێ پێوەستیان لازم ئێ سەرەکی ئەم تەقدیمی بۆ بکن وێ بە تەنفیز بۆ خەتیشکی وێ دەتەنفیزی ژبلی وێ ئەمە دخوازن هەمی کامپەکانە چارەی خوێندنێ بێکردن ڕقەمیەک چمکی ئانها هەمی مەدارسیمە 20 مامۆستا کێمن هەر مەدرسێکی لە هەر کامپەکی 20 مامۆستا کێمایی هەنا کێمایی مامۆستانە
هەر سەفێکی ینی ئەمە بژن غرفێکی هەفتێ طالبی خوازن چارەسەری بۆ وا مەسائلی سەرەکی یەن سەحای ئێستا ینی نەخۆشی تەندروستی یەت خوێندنێ یەت ئەرزاقا یەت ئاواکردنا خانیت خەلکێت گەلک پێوەستیەوە پێ هەیەک ئاریکاریەوە بێ خەنیەوە ئاواکن بەری سەری چلەوەرێ بەری سەرما و بارانی وەرەیانی ئەمە براستی ئەدبێژم دەبێت ئەو منەظەمەتێن ناودەوڵەتی زەختێکی حکوومەتی عراق بن بۆ ئاریکاری حکوومەتی هەرێم بێکردن چونکی حتانها حکوومەتی عراق ئاریکاری پەنابەرێ ڕۆژئاوای کورسان ڕێنێکردیە ئەمە دخوازن دەنگی مە بگێ منەظەماتی ناودەوڵەتیژی بەڵێ زۆر سپاس کەواتە بینەران لە ئاخیری بەرنەمە بە پێی سەرنجی هاوڵاتیان ئاوارەکان گەشتنە و قەناتە کە حکوومەتی عێراق وەزارەتی کوچ و کوچبەران حتا بەرپرسەکانی شەڵێ لە هەمان کات دەرێکخراوەکانی نێودەوڵەتی ئەوانیش لە ئاستی پێویستی یارمەتیدانی ئاوارەکاندانینە بێگومان ئەوان باسی حکوومەتی هەرێمی کوردستانی شەکەن بەرپرسی حکوومەتیش لێرە بۆ ئەوی سەرنجی هەبوو ئێمە هیوادارین سەرنجی ئەم خەڵکە ئەم ئاوارانە کە زۆر سەرنجیانە بۆ زۆر داواکاریانە بۆ بگاتە لایەنە پەیوەندیدارەکان چ حکوومەتی هەرێم چ حکوومەتی فیدرال بێ چڕێک خراوەکانی مرۆڤ دۆستی ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی سەربەنەتەوە یەکگرتوەکانن گەلێک سوپاس بوویەوە کە تا ئێستا بینەری بەڕێزی ئێمە بووی سوپاس بۆ هەموو ئەو خەڵکە بەڕێزە سوپاس بۆ بینەرەکانمان ئەوانەی کە تاقیبی بەرنەمەکانمان کرد لە شارەکانی دهۆک و سلێمانی و میوانەکانی ئێمەش جارێکی دیکە زۆر سوپاسانەکەن ئەزیێتان کێشان.